بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست. کەسایەتی دێرین و خۆشەویست کاک نووری مەلا مەحموود ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. کاک نووری مەلا مەحموود یەکێکە لە کەسایەتیە خۆشەویست و شۆڕژگەڕەکانی کوردستان. کوڕی خانەوادەیەکی دیاری کوردستانە و کوڕزای حاجی مەلا ڕەسوڵی دێلێژەیە. بنەماڵە و خانەوادەیەکی شۆڕژگێر و نیشتیمان پەروەر و خوێندەوار بوون. ساڵانێکی زۆر لە چەندین بواری جیاواز و لە چەندین وێزگەی جیاواز خزمەتی گەورەیان بەم نیشتیمانە کردووە. کاک نووری هەر لە سەرەتای گەنجیەوە تێکەڵی سیاست بووە و چەندین جار گیراوە و قوربانی لە پێناوی ئەم خاکەدا داوە. خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی وێنەیە لەم هەفتەیە هەوڵ دەدەین باز لە ئەزمموی کاک نووری و چیرۆکی خانەوادەکەیان بکەین. کاک نووری جانم کاتت باش. خێر بەسەر چاوان زۆر زۆر سپاس بۆ جەنابەت چاومان ڕوون بوو. بە خێراتی هەمووتانەکەم بە تایبەتی ئەم ستافی کورسات بە جەنابیشتەوە چاوەکەمی کاک خێر بەسەر چاوان بتوانین کاتێک بەرینە سەر مشتێ لە خەروارێکی ڕابردوو بژێڕینەوە بۆ هیوای ئینشەڵڵا بۆ هیوایان چاومان ڕوون بوو. جارێککە بە خێر بن. زۆر زۆر سپاس دەکەم. تەندروستی چۆنە کاک نووری ئێستا؟ شکر باشم ئێستا ئەلحەمدوللا. ئێستامان ڕۆیوە ئینشەڵڵا باشە بی و بە تەندروستی باش و ئینشەڵڵا بە تەمەنی درێژ هەمووتانەکەم و بە خێر بن سەر چاوان. دەستەکانە خۆش بێ. زۆر زۆر سپاس دەکەم کاک نووری. من پێم خۆشە لەگەڵ جەنابەت دیارە بنەماڵی ئێوە بنەماڵەیەکی دیار و دێرینی کوردستانە، ینی هەر لە باپیرتەوە حاجی مەلا ڕەسوڵی دێلێژە و مامەکانت و خۆشتان ینی بەڕاستی کەسایەتی دیارن. ئەگەر لە باپیرتەوە دەست پێ بکەین حاجی مەلا ڕەسوڵی دێلێژە دیارەتەوە بە بیرەوری خۆت نەتبینیوە چکە لە 1927 پێما بێ کۆچی دوای کردووە. بەڵام باسێکی خانەوادی خۆتان و کاریگەری حاجی مەلا ڕەسوڵی دێلێژە لەسەر مامەکانت و لەسەر بنەماڵی ئێوە. ئێمە بە بنەماڵە لە باپیرمانەوە حاجی مەلا ڕەسوڵ لە دێلێژە بووین. بەڵێ. بە شەرتێک لە ئامۆزاکانی بڵێن باپیرموان خێڵی موفتیش لە پشتەوە ئامۆزای ئێمەن. بەڵێ. ئێمە هەمانەوە وەختی خۆی لە بازیان بوون، لە بازیانەوە چوونە دێلێژە، لە دوای دێلێژەوە ئەنجا هاتوونەتە سلێمانی. بنەماڵی ئێمە لە باپیرمانەوە مەلا بوون و خوێندەوار بوون و لە تەچێ و خانەخا و مزگەوتەکانە فەخیان هەبوو و دەرسیان و تۆتۆ و هەنگێکیان شاعیر بوون و شێعردۆز بوون و بەم شێوەیە هاتوونە تاوەکو باپیرم کوڕەکانی مەلا ئەحمە و مەلا مەحموود و مەلا محەممەد بەگەنجی کۆچی دوایی کردووە، ئەنجا مەلا مستەفا، ئەنجا نەجمەدین. ئەمانە کوڕی بوون و یەک تاقە کچیە بووە، دوو کچیە بووە، دوو کچ بەدایەوە. بەڵێ. ئیتر هاتوونتە سلێمانی. لەوە چێ لە ساڵەکانی زۆر ینی بڵێن لە پێش 2000ەکانەوە کە هاتوونەتە سلێمانی، لە سلێمانی جێگیر بوون. وا مەشهورە لە پێش 1900ەکان با بڵێن. بەڵێ پێش 1900ەکان کە هاتوونەتە سلێمانی، ئەو وەختە دەوری کاکە ئەحمەدی شێخ و کوڕەکانی کاکە ئەحمەدی شێخ ئەمانە لە سلێمانیا هەبوون. بەرامبەر بەوانیش خێڵی خانەخایی هەبوون، خێڵی مەولانە خالید. ڕاست. ئێوە لە پێما بێت جەنابەت لە خات و ڕعنای نەنگتەوە ئەگەنەوە بە مەولانە خالید کە برازازای مەولانە خالید نەقشبەندی بووە. بەڵێ برازای مەولانە خالید هەردوو قەبرەکانەوە تا لە مزگەوتی خانەخای مەولانە لەبەر خانەخا. زۆر ڕاستە. یعنی ڕعناخان کچی شێخ عەزیز، کچی شێخ فەتاح، شێخ محەممەد خان کە براگەورەی حەزەتی مەولانەیە. زۆر ڕاستە. دەستەکانە خۆش بێ کە هاتوونەتە سلێمانی. بەڵێ. ئیتر وا بۆسا تەریقەی قادری باپیرم هەرچەند بڵێن لە خێزانەوە تێکەڵ بۆ لەگەڵ خێڵی خانەخایی کە نەقشبەندی نەخشبەندین و
لەنەوەی حەزەتی مەولانە خالیدن بەڵام لەگەڵ ئەوانیشە تێکەڵێکی زۆری هەبووە و حاجی کاک ئەحمەدی شێخ بەدەسوخەتی خۆی بەدەسوخەتی خۆی نووسیوێتی ئەمەngە باپیرە مخلیسی بووە ئەمەngەی خۆشویستووە ئەمەngە لە کارەکانی ڕازی بووە لە ناو خەڵقا و لە ناو دەروێشانە و لە ناو مەلایانە و لە ناو خەڵقا و سوڵحی خەڵق و لە هەڵوێستی بەرامبەر بە ئەنگلیز و بەچی و لەم بابەتانە زۆری خۆشویستووە بۆی نووسیوە بەدەسوخەتی خۆی ئیمزای کردووە ئەڵێش شەرت بێ و وعد بێ و بەبێ مەلا ڕەسوڵ بەبێ تۆ نەچبە باشت جوان ئەو وەسیخەیە تا ئێستا ماوە بەدەستخەتی حاجی کاک ئەحمەدی شێخ بە ئیمزای خۆی لای دکتۆر عیزەدین و لە ماوە دەستەکانی خۆش بێ دیارە بنەماڵێکی دیارن مامەکانت ینی کاک مەلا مستەفا با بڵێن باشی کاک فاروقان مەلا بووە کاک نەجمەدین هەر نون ئاری ئەوشە شاعیر بووە مامە مەلا ئەحمەدت لە خانەخین بۆ ینی مامۆستا بووە ئەگەر لەسەر باوکت بوەستین دیارە باوکیشت ساڵانێکی زۆر لە حوجرە و لەوانە خوێنوێتی و ئەمە وێنەیەکی باوکتە من پێم خۆشە خۆت باسی باوکت و ئەوەش دایکتە لەگەڵ یا ئەمە ساڵی چلوەشت ماڵمان لە بەرخانەخا بوو لای چوخمەکەی خانەخا خوارەوە خواروتر نەختە تەریش ماڵی هەمەشەمەی لەوێ گیراوە لە ماڵی خۆمان زۆر ڕاستە باوکت بەو تاریخەی حوجرە و ئەمانە بەردەوام نەبوو تا کۆتایی باوکم بەردەوام بۆ خوێنەوار بۆ تا ئیجازەی 12 خوێنەوە بوو بە مەلا لەگەڵ مەلا حامی مەلا حەمدونی مەشهور لەگەڵ مەلا ئەحمەد دیلانی باوکی حەمە ساڵا دیلان کارخزمانن لەگەڵ مەلا عەلی سەحاف کە خاڵی دایکمە لەگەڵ باوکمە ئەم چوارە بە فەخێتی چوونەتە بانە چوونەتە بێتور چوونەتە بێژوێ لای مەلا عەبدوڕەحمانی بێژوێ و لای مەلا عەبدوڕەحمانی بێژوێ و مەلا عەبڵای بێتوشی و لایوانە خوێنویانە ساڵێک دەرسێک چوونەتە بانە لە بانە بوون دوایی چوونەتە لای مەلای گەورە لە کۆیە تەواویان کردووە باوکم مەلایەتی تەواو کردووە 20 ڕۆژیش مەلا بۆ لە شوێنی باپیرم بەڵام دوایی وازی لێ هێناوە مام مستەفام ئەو کاتە بەڕەحمە بن لە سنفی 12 عیلم بووە علمی 12ەکەی لای شێخ باباعەلی تەواو کردووە زۆر ڕاست باپیری بەهادی نووری دەستەکانە خۆش بێ کاک نووری دیارە باوکت لە ناو کەساتیەکانی ئەو ساڵانە یعنی ئەو سەردەمەی خۆی کەسێکی دیار بووە هاوڕێی شێخ مەحموودی نەمریش بووە پێم خۆشەوەم بۆ بگێڕیتەوە کە جارێک باوکت حەمدی ساحب قرانی شاعیر و شێخ مەحموودی نەمر کە ئەو کاتە لێکتێنەگەشتێک لە بینیانە هەبوو چۆن ئاشتی کردنەوە باوکم لە بیدایەتەوە شێخ مەحموود لەشکری کرد و چوو بۆ شەڕی هەربەبا شەڕی ڕووزەکان لە بانە باوکم چوو لەگەڵیان تا پێی وتبوو مەحموود بۆچی هاتی وتبووی چۆن تۆ بەتاقی تەنیا باوکم لەگەڵ شێخ مەحموود بەڕەحمە بێت 14 حەرەسی هەبووە هی تایبەتی خۆی چواریان بەرگە و بارخانەوەمانیان هەبووە 10 حەرەسی باوشم لەگەڵ یا بۆ هەتا لە شەڕی هەربەبا گەڕاونەتەوە ئیتر تێکەڵاوەکان لەوێەوە زیاتر کەوتە بڵێن هەستی تێکەڵبوون و سیخە بەمانە هەتا کۆتایی ژیانە ئەنجا لە ساڵی 1932 شێخ مەحموود کاچێتە بەغا ئەچێەوە شۆتی پیران لە پیرانەوە دوایی هێنەوە لە شەڕی بەڵێن بەردەجی سەرای سلێمانی ئەچێ بۆ شۆتی پیران لێ هێنەوە مەلیک داوایەکە ئاڵێوە بێتەوە بریان بۆ بەغا لە بەغا دەست بەسەریان کرد خانێکیان هەیە لە عەزەمەیە خانێکی گەورە و دیوەخانەوە مایەوە شێخی عەرەب و خەڵق و کەسایەتی عێراق و ئەمانە هەمووە چوون بۆ لای لەو کاتە باوکم بە فرسەتی ئێزانێ لەگەڵ حەمدی ساحب قران کە خاساغە بێت 2-3 ساڵ بە شەرتێ حەمدی ساحب قران لە دەوری حکوومەتەکەی شێخ مەحموود
مدیری عامی گومرگ بووە ڕاست دوایی لەسەر ئەم بەزم و ڕزمانەی ناوخۆ کە بڵێن پێڕازی نەبووە حەمدی ساحبقڕان وازی هێناوە لەگەڵ شێخ مەحموود بە بەعازیان ڕۆژخۆ چووە بۆ هەڵەبجە ساڵێ لە هەڵەبجە بۆ دوای ساڵە چووەتە وەرماوە باوکم بە فرسەت ێزانێ ئەڵێ شێخ مەحموود دەست بەسەرە ئەسیرە لە بەغا تۆ تاکەی واز لە مۆزە ناهێنی حەمدی بکە وا مەشهورە حەمدی لە شێعرەکانی خۆشە کە بۆ شێخ مەحموودی نووسیوە لە کاتێکا کە شێخ مەحموود لە زەلیلی و بڵێن لە داماویە بۆ و دەست بەسەر بووە شیعری مەدحی بۆ نووسیوە کە لە سەڵاتە بۆ زەنی کردووە لەسەر ڕخنەی لێگرتووە ڕخنەی لە دەسەڵاتێکی کردووە بڵێ کە ڕخنەی لێگرتووە ئەڵێ تاکەی ئەم وەزا بێ بەسەر قەناعەتی پێکە ئەیبا بۆ بەغا بۆ یەکەم جار ساڵی 1930 ئەیبا بۆ بەغا ئەو بکە بەم جەڕایەتەوە لەوێ کۆمەڵە شێخی عەرەب وەمانە لەوێ بن کە جوابەنێرەی ئەڵێ حەمدی هاو مەلا مەحموود هاتووە ئەڵێ با بێتە ژوورەوە مەحموودی برام کە تەماشاکە حەمدی لەگەڵ جلە و عەبایەکی بەشان و ئەوانە سەیرەمێنە بەلایەوە ئەڵێ دیاریم بۆ هێناوی ئەوە حەمدی ساحبقڕانە ئێستا تۆی لە ساڵان زیاتر خۆشتر لەوێ ئاشتە بنەوە بێکەوە ئاشتە بنەوە بێکەوە بەڵام تاریخێکیشی لێە با یعنی نەجێڕینەوە بەڵێ بەڵێ دەستەکانە خۆش بێ جار ئەم یەکێکە لە ئەلبومەکانی خانەوادەی ئێوە ئەلبومی کاک فازلی براتە هەندێک وێنەی خانەوادەی ئێوەی تایە من پێم خۆشە سێری هەندیشان بکەین ئەو کەساتیانێکە لە خانەوادی ئێوەن ئەمە ئەم وێنەیە ساڵی 1927 ئەو کاتەیە کە زانای گەورە حاجی مەلا ڕەسوولی دێلێژە کۆچی دوای کردووە و بردووانە بۆ سەر قەبرانی سەیوان هەر لە سەیوان نێژراوە هەر لە سەیوان و قەبرەکەی مەحفوظە و خۆم سەرۆکاری هەرچی قەبری خزمانی خۆمانی ئایلەی حاجی مەلا ڕەسوول هەیە هەموو ئێوە نەشتان بردوێتەوە بۆ لە دێلێژە نین زۆربیان لێرە هەمویان لێرە نێژراون لە سلێمانی باوکم هەمویان سەرقەبران منتیقەیەکمان هەیە هەموو خزمەکانمان زۆر ڕاستە وێنەیەکی بەڕاستی یادەوەریشی هەمچاڵە بەڵام وێنەکە دیارەکە قەرباڵخێکی زۆر و خەڵکێکی زۆری ئەو ساڵی سلێمانی لەگەڵ تەرمەکەی هاتون بۆ گۆڕستان کاکەحمەی شێخ بوو ئەوسا حاجی کاکەحمەی شێخ شت بوون شێخان لە سلێمانیە و ئەمە وێنەیەکی جەنابی باوکتە مەلا محەممەدی حاجی ڕەسوولی دێلێژە دیارە لە تەمەنێکی ئەم تەمەنانەی کۆتایی تەمەنیا ئەم وێنەی بەڵێ ئەمەش کاک مەلا ئەحمەدی مامتە بە موفتی خانەقین مفتی بوو لە خانەقین ئەحمەد فائیس بەڵێ ئەمە مەرجعی سونە بوو لە خانەقین بەڵێ شیعەش مەرجعیان هەبوو لە حوسێنێکە زۆر ڕاست مەرجعی شیعە ئەم مەرجعی ئەمە چەند ساڵ 20 ساڵ زیاتر لە خانەقین مەرجعی سونە بوو زۆر ڕاست ئەمەش مەلا مستەفای حاجی مەلا ڕەسوولی دێلێژێ مەلا مستەفای سەفخۆ دکتۆر عەیزەدین و کاک فاروق ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە دیارە میشکە سایەتێکی دیار و خوێنەوار بوو بەڵێکی بوو لە مامەکانی جەنابەت نەجمەدینی حاجی مەلا ڕەسوول کە بە نون ئاری ناسراوە ئەمە هەم مامتە ئەم خەزوریشتە باوکی هاوسەرەکەتە ئەمە مامەکانی جەنابەتن دیارە لەمە ئەم شاعیرەکەی بەردەوام کرد لەگەڵیان جاوە شتەکانی مەشهورە جێبنێتە پسرەوەم خاکە بەسەر بەلانە خۆم ئەوەی کە گۆرانی بێژەکان و حەسەن زیێر بۆمەێڵێن ئەوە شێری ئەوە لە سرودی نیشتمانیشە بە کوردیکەوە زمانم پژاو لە ڕێی کوردستان کە خوێنمەشە ئەوە سرودی زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ ئەمە وێنەی کافیخانی دایکتە وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی خانمێکی مەحموودی بەقاڵە بەڵێ پێما بێ خوشکەزای حاجە عەلی سەحافە خوشکەزای مەلا عەلی سەحافە بەڵێ وێنەیەکی جوانە لە 1970 تقریبا ئەمە هەموو مامەکانت و دایکت و باوکت و خانەوادەی ئێوەن کە هەمویان کەسایەتی دیار بوون بەڕاستی شاعیر و خوێنەوار بوون کاک نووری لە چوخمەکەی خانەقا بوون ماڵتان تۆ لە
ماڵتان نزیکی مەکتەبی زەهرایە بەڵام سەرەتا لە مەکتەبی خالیدیە چوویتە قوتابخانە یا لە فەیسەڵیە؟ لە فەیسەڵیە چوویت. لە پۆل یەکەوە لێ بوویت؟ لە پۆل یەکەوە لێەوە تا سنفی 6. هەتا 6. بەڵێ لە 6 ساڵێ دەرنەچوو. ساڵی دووەم هاتمە مەکتەبی خالیدیە. ساڵی دووەمیش دەرنەچوو. بەڵێ. دواتر لە هینا لە فیزیاوەمانە باش نەبووە. دوایی چوومە مەکتەبی شەو. مەکتەبی شەوە تا سێم تۆسە وەسیقەکەم ماوە. بەڵێ. ئیتر جیران بەسەریە کە جیران ساڵونیە حەبس بووم و 6 مانگ حجز بووم و ساڵی 63 بە ئافاتەکە بەربووم. ڕاست. هەزاران کورد ساڵی 63 گیرا بوو. ڕاست. لە هەرچی حەبسخانەکانی جنوب هەیە پڕ بوو لە حەبسی کورد. زۆر ڕاست. دوایی نەسەر و قۆناغەش بە کۆمەڵی گوێنەی مناڵی تۆمان لەلایە پیشانی بن. ئەمە وێنەیەکی تۆیە لە مەکتەبی فەیسەڵە 1949 بۆ 1950 وێنەیەکی توێ لەگەڵ قوتابیەکانی ئەو کاتەکە دیارە زۆر مناڵی لەوێ. ئەو مامۆستا مامۆستا باقی ئەحمەدی سابیر. بەڵێ. ئەوەش مدیرمان جەلالەفەنی جەلالی حاجی جەلالەفەنی بەڵێ. مەلا کاکە حەمەی مەشهور. بەڵێ ڕاستە. باوکی خوێنەوارێکی هەتا و دایکیشی مامۆستای ژنان بۆ دەرسی پێوتون. دایکم لە لای دایکی ئەو دەرسی خوێنەوە شتێ زانی قورئانی زانی دەلایل و خوێنەوار بوون بنەماڵێکی خوێنەوار بوون. دایکم. بەڵێ. مەلا کاکە حەمە یەکەم کەس بووە باوکی کە خوێندنی گەڕۆشی داهێناوە لە گوندەکانە خەڵکیان فێری خوێنەواریە کرد. زۆر ڕاست. کامیان توی کاک نووریە ئەمەیان منم ئەوە نەریمانی خاڵمە. بەڵێ ڕاستەوەی لەو سەری لەو سەرۆلای بۆ جەنابتی. بەڵێ دەستەکان خۆش بێ. ئەمە وێنەیەکی تۆیە لە تەمەنیشی مناڵیە جارە تەمەنی هەرزەکاری و مناڵیتە ئەوە؟ ئەمە لە پۆلی 5 سەرەتایی. بەڵێ. ئەو وێنێش چلەکانە یا پەنجاکانە و ساڵانەیە. زۆر ڕاست. دەستەکان خۆش بێت. تۆ لە مناڵیەوە دیارە دوای کە چوتێتە قوتابخانەی شەو بەڵام هەر لەو ساڵانەوە تێکەڵی سیاسە دەبیت. لە ڕێگەی چیەوە تێکەڵی سیاسەت بوویت؟ یەکەم جارم شێ مەحموود وەفاتی کرد. بەڵێ. ساڵی 1956 مانگی دەبوو. بەڵێ. وازام دەیدەیە ئەگەر بێتە خەیاڵ. بەڵێ. سلێمانی خۆشە کە سلێمانی خۆشە بە ئەو ساسە ئۆتۆمبیلی باشوش نەبوو بە لۆری و بە پاس و بەمانە. ئەو وەختە من تازە بووبووم بە هەواداری پارتی. لە ڕێگەی چیەوە کوڕێکی ڕەفیقم هەبوو کوڕی مەحەمەی مەلاڕوای مەریوانی. دواییش لەگەڵ برایمی حەمەسوور پێڵاودروو بوو لەگەڵ لای وەسا ئەحمەد ئیبراهیم ئەو مەسئوولمان بوو. وردە تێکەڵاو بووم بە لایەنگر. ئەوسا شەوان لە دەرچی مزگەوت و هێنەکان یەکتریمانە بینی لە دوو کەس بە مەسئولەوە لە دوو کەس زیاتر نابووایە بچوویتایە وایان تەنزیم کردبووین. لەو هێنانە دکتۆر فارسم ناسی کە ئەندامی ناوچە بوو لە تیبقارم ناسی پیان و لە تیبجگەرە دانەوا بوو. ئەو ژەندامی ناوچە بوو. خەفوری ڕەشەی دارام ناسی کاتب بوو لە لای گەرەبێت. ڕاست. وردە چیتە ناو حیزب و بووی بە ڕێکخرا و بووی بە تەنزیم. ڕێکخرا و بووم بە پاڵێورا و بووم بە ئەندام. 14 تەمووز من ئەندامی پارتی دیموکراتی کوردستان بوو. 14 تەمووزی 58 من ئەندامم لەگەڵ ئەو کاکە حەمەی بەڕەحمە بن ئەوە هیچیان نەماوە ینی بۆیە ینی بەڕاستی ینی متاسیرم بۆیان. دیار جەنابەت لەو ساڵانەی کە لەناو پارتی بوویت وە تایبەتی لە 61 و ئەوانە 3-4 جار لە ژیانی خۆتا تووشی گرتن و بەندکردن بوویتەوە. ساڵی 61 گیرام لە کەرکووک بەیان پێبوو کە گیرام 6 مانگ لە کەرکووک مامەوە بە تەوقیفی. دوایی مەجلیسی عەرفی عەسکەری
ساڵۆنیەکی حکومام بۆ سژنی بەسرا لە بەسرەوە واسەیان بۆ کردن هاتمەوە سلێمانی 3 مانگ لێرە بۆم نەقلیان کردمەوە بۆ سژنی عەمارە 2 مانگ لێرە تەواو بوون کە عەفاتمان بۆ هەر 4-5 مانگ ئەوسا عەبدولکەریم قاسم لە ئافاتی ساڵی جارێ 2000 ئافاتمان بەرکەوت کەچی من کە حکومەکەشم تەواو کرد لەوێ لەبەر تەقاریر نووسەر و لە نەشاتی حەبسخانە حجزیان کردمەوە هەتا وەکو بەیانی عەفوی عامەکە عەفوی عامەکەی کە ئەو ماوەی کە سجن بووی و ساڵی نوێ 2 ساڵە 5-6 سجنی عێراقت بینیوە سلەیمانی کەرکووک موقف عامی بەغا موقفی شورتەی بەغا سجنی عەمارە سجنی بەسرا لەمان بەم هەموو ئەنجا حکومەکە گەورە 2 ساڵ تقریبان ئەمە وێنەیەکی جەنابتە پێما بێ و کاتێک ئەمە سجنی بەسرەیە کە بەند بووی بەڵێ ئەمە ژوورەکە دەرگاکەی شیشە جوێنیمان پیاگرتە بوو ئەمە و کاتانەی هاتی لە دەرێ کاتی کە بۆ مەوازە ئەمە مانگی دووە ڕاست دەستەکانە خۆش بێت لە دوای ئەوەی کە لە زیندان بەرئەبی تۆ بەردەوامە بی لە کاری حیزبایەتی بوو مەکادری حیزب لەو ساوە هەتا وەکو ساڵی 1966 کاک نووری ئەو ساڵی کە لە سلێمانی لێرە لە سژنی سلێمانی بوون پێما بێ ینی ئەو کەسانی کە لە بەندیخانەکە بوون یا سەرجانەکان تەنزیمی پارتی بوون و هەوڵێک دراکە ئێوە بتوانن لە سجن ڕابکەن و دەمانچیان بۆ هێنانە ژوورەوە دوایی زعیم سدیق بەم ئیشەی زانی من پێم خۆشە خۆت ئەو چیرۆکەم بۆ بژێڕیتەوە بەڕەحمەت بێ عوسمانی عەلیبەک مەسوولی پێشمەرگەی ناوشار بوو بەڵێ عەبدوڵڵای عەبەخرەی حەمامچی بەڵێ ئێستا ماوە عەبەخرەی مزەمیت بەڵێ هاتو سوۆیە کردین بۆ سجن کاغەزوشتی بۆ هێنای بەیاناتی بۆ هێنای دکتۆر ئەحمەد شوکری دکتۆر شۆ ئەو مزەمیتی سجن بوو بەهۆی ئەوەمانە ئەبەخرا هاتیتر دەتوانی شتەکان بگەێنێتە دەستان بەڵێ من بووم عوسمان عوزێری بوو بەڕەحمە بێ جەمالی میرزا حەمەدزایی پێنجوینی بوو کۆمەڵێک لەم خاخانەی ئەوەی کە برین هەبوون دوایی کاغەزەکەی بۆ نووسی مەڵێ ئەمانەیە بێن سزم شێنین شتمان بۆ بنێرە ئێمەش سەرجانەکان قسمەشیان تەنزیم بوون مامانکردن بە دزیەوە پێمان وتن هەمویان ژمارد وتیان 120 فەنگمان هەیە 120 فەنگ سێرە شاشمان هەیە چەند سنووق فیشەکمان هەیە سەرجانەکان هەشتیان تەنزیم بوون باش لەوانە عەلی عەزیز خوشکەزای خولامە بوو حەمە کەریمە درێژ خوافریکان نەماوە کەریم گەنجە هەزار ڕەحمەتەکە خەبری بێەوە هەوڵەکە گەیشت بەکوێ هەوڵەکە جوابمان ناروتمان باشە ئامادەیە بین هەمومان خۆمان ئامادە کرد مامجەلال هێزی نرد بۆ ئەم لای خانە خوڕەکان ئەوسا ناوشار عسکێ بڵێ عسکەری و ئەمانەی لێبوو دەوروبەری سلێمانی لە 2-3 خۆڵەوە هاتن خۆڵێکیان عارف خەرستانی ئەوانی تیا بوون خۆڵێکیان لەم لاوە حسەین بێتەوە خەیاڵم وەرحاسڵ 3 لەخ پێشمەرگیان ناردەبوو خۆیان ئامادەکرد بێ ئێوەش لە ناو سجنەوە بەڵێ نا هەربێنە مەڵکەنگی قسمێکیان هاتە ناو مەڵکەنگی خۆ دوکانانەی بەرامبەر سجن دوکان نەبوو ڕیزە دوکان نەبوو ساحە بوو چۆر بوو خانووی لێ نەبوو تەنها مەڵکەنگی هەبوو ئەوان قسمێکی تەقریبەن 30 پێشمەرگەیەکیان بە ڕەشاشووینەوە هاتبوونە ناو ماڵەکانی مەڵکەنگی ئێستا خەڵکی مەڵکەنگی بیرێتی زانین سدیق چۆن بەم شتەی زانی یەکێک لە سازارەکان ناوی ئەحەرەش بوو هەر ناوی شێڵێم نازانم ئێستا ماوەیان نە ئەو ترسا بوو چوو بوو خەبەریا بوو وەختێکمان زانی ئێوارە ئێمە خۆمان حازر کردووە تاریک داهاو و دەڕاها دەوری سژی کرد عسکەر لە
هێن دابەزی لە زیلی عسکەری دابەزین دو سێ زیل دابەزین و تەوقی سژنیان کرد. سەرجانەکانی خۆمان یەکسەر خۆیان کرد بە ژوورە حاضر بوونەوە لە ئێمە بەتەمان 2 ساعتیکە بڕێین هاتە ژوورە وتیان چۆر دەمانچەکانمە بەر چواریان بە خۆیان زانیان خەبەریان لێیاون ئەکا ئەو عەسکەر وشتامەبینی خۆیان حرەسی دەرگاکەیە چوار دەمانچەیان بە خۆیان بوون چواریان بە ئێمە بوو من جەمالی میرزا حەمەدسای خۆ ئەفریقا عوسمانی ئامە باشە یەکسەر دەمانچەکان ئێمەشیان وەرگرتەوە ڕۆشتن سلاحەکانی خۆشیان بەردیان نوێرا بیبەن عەسکەریە دەرناوی لەگا بوو چۆنە گەڕەشی مەڵکەی و لێەوە شەو چوو بوو ناوی وێڵار پێشمەکانیشیان لە بناری شاخەتی بوو ئەوان لەگەڵ ڕۆشتون بۆ وێڵار ئیتر کە بەمەزانرا دەوری سژیان کرد بۆ بەیانیە هەموومان وتیان یاتاکانتان پێشەوە خواردیان لە عەسکەری و مەسکەریەوە بۆ هێناین بە خازانە نەقڵیان کردن هەر 23 نەقلی سژنێکی عێراقیان کردی من بە تاقی تەنیا بەر عەمارە کەوتم هەر یەکەتان نێرا بەڵێ سێ پێشمەرگەمان لەگەڵا بۆوانەی لە قەڵاچواران گیرا بوون ئەوانە لەگەڵ مراقیبەکانە چوار بوون هەر حوتیان بۆ نوگرە سەرمان ڕاست بەس نییە بۆ ڕزگارتان بۆ ئەیوا خۆگەروانە بۆ ڕەنگە بیان کوشتینە بە تاکید ئەمە وێنەیەکی تۆیە لە 1948 کاکە نووری ئەوە کێ لەگەڵ ئەوە خوارەی خۆر بێ لەگەڵ مەلوێەوە ئەوە جەلالی مامە ژنەکەشی هەرکسی مامە خوشی خۆشی کافار خۆ و تەرێزەتی بەڵێ وێنەیەکی جوانە دیارە تۆ لاتەمە مناڵە هاتوو بۆ سلێمانی زۆر ڕاست لە بەخیرانە هاتنەوە لە سلێمانی ژیان کوڕ و مناڵەکانیشی لێرە بوو بەڵێ نەماوە نێستا ئەمەش وێنەیەکی جەنابچە لە ئیسکان ناوەڕاستی ساڵی 60ەکانە ئەو ساڵانە تەمەنی گەنجی ماڵی خۆتانە بڵێ ئەم وێنەیەش وێنەیەکی زۆر جوانی تەمەنی گەنجی توێە 1964 ئەو کوێیە ئەوە دوای بەربوونتە لە سجن بەڵێ ئەو کاتە لە سجن بەربووی بەڵێ ئاخر 64 بوو 64 ئەو کاتە کاتی ژنێنانم بوو ڕاست ڕاستەکەیشی دوای باسیەکەی دەست بە خۆتە هێناوە خۆ خواست کردو زۆر باش دەستەکانی خۆش بێت لە کاک نووری لە دوای بەربوونت دیارە و ساڵانە بارودۆخی عراق بۆ شێوەیە بووە لە دوای بەربوونت زۆری پێناچێ مەناتە جەوری 63 ڕۆیە و ئێوە جارێکی تر تۆ تووشیەوە بیت ئەچیتەوە دەرێ لە چتە هەماوەند لەوێ ئەبی بە مەسوولی داری بنکەی هەماوەند لە شۆڕشاکە و کاتە کاک خەسرە و خاڵ لەوێ ڕابەری سیاسی و دکتۆر فواد مەسوولی یەکەم بوو فواد جەلال دوای بوو بە پارتی بەڵێ چەند ساڵ لەوێ مایتەوە لە دەرەوە و بارودۆخی ئەو ساڵانە پاییزم فاوزە کرا ڕاست کەم فاوزە بوو گەڕاینەوە هەرۆ ساڵان لەوێ کاک حەزیز محەممەد ناسی ئەوانیش شوێەکان 9 ساڵانە هاتبوون ئەوێ و بارودۆخی عراق تێکچوو بوو ئەوە ساڵی 63 بوو کە شوێەکان ڕایان کرد بوو لە بەغاوەمانەوە هاتوون دوایی جێگیان نابوونێ لە شارباژێر لێ بن بەڵام بەبێ چەک حەیز محەممەد هەڵ ئەو کاتە مەکتەبی سیاسی گواستیانەوە بۆ ئاوا کورتێ کاک مەحموود ڕەحمەتی لێما بوو مەحموود ڕەفیقی خۆشەویستم بوو مەسوولی دووەمی لە سلێمانیش بوو مشکادیر بوو مەوسا وتی مەڕۆ حەیز محەممەدە بۆ ئێرەوتم باش هات سنووقە چای لێ بوو لە ئەشکۆتەکە شەو لەسەر سنووقە چاکان نووسین کە عەزیز محەممەد لێ ناسی بەڵێم شەکرە پیاو هاوڕێتتان خۆش بوو هەتا مردن هەتا مردی ئەم ساڵانەی پێشوور ئیتر ڕاستی ڕۆحی شاد بێ مواجێ بووم پێی لەبەر 2-3 شت جارێ هەرچی فیز و تەکەبورە بێ و پیاوە نەیبوو ڕاست قسە خۆش بوو دەنیشی خۆش بوو ڕۆحی شاد بێ دەستەکانی خۆش بێ لە دوای ئەو ساڵانە تۆ هەر لە شەستەکان دامەزریت لەکوێ دامەزرای یەکەم جارە دایرەی ئیسکان لە دایرەی ئیسکان خۆت حەزت لەوێ بوو یا چۆن بڕبیری لەو کردۆ دامەزری نەوەڵای تەر هینە یاریوازم لە کاتێری وزەکەیەنە بەڵێ چوم لەوێ هێنم کرد
كسوم بلاي كريم قرني وصا بو محافظ سليماني بو تعيني كرم ولا ما نزمدين شمال ابو شيخ محمد محبي بالرحمه به كاكي فلاح ملاحظ ما بو إتر ليش هو حمص عادلاني من المعاموزة قاتل نوتو أو إلى إدارة محلي بو إتر بو بكوري أدبي دايرة كمان همو تانيك تانقرت بول دوز من أبو إتر شعر وأدب وكاكي فلاحش معدل كتاب ودزوس ومعنا زور مسيفة ذكر زور راست أو دوسيس دەستەکان خۆش هەر لەمای ئەو دامەزرانتە جەنابەت لە نەقابەکانی کرێکاران زۆر کارت کرد و یعنی تێکەڵیان بوویت ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەیە کە ساڵی 1969 کاتێککە وەفدی نەقابەکانی کرێکارانی کۆریای باکوور سەردانیێرەیان کردووە هاتن سلێمانی ئەوسا بەدەمفازل ئەعدام کرا ئەو سکرتێری عامی نەقابات بوو هاتن بۆ سلێمانی کاتن بۆ سلێمانی داوەتمان بۆ کردن لە سەرشار و ئەنجام ڕسمەشمان هەموو جەماعەتی برادەران بە یەکەوە گر لەگەڵیانە وێنەیەکی ئەوە سای جافا لەگەڵیان سای جاف وەختی خۆی تر دوای سای جافی زۆر بوو بە جەماعەتی حکومەت ڕاستە ئەمە شار وێنەیەکی ئەو کاتانەیە ساڵی 1969 کۆمەڵی کەسایەتی تایە بەڵێ ئەمە حەمەی مەلا ڕەحیمە ئەوە مستەفایە ئەوە خۆمەوە وەسا سدیقە ئەوەش حەمەرەشی برای جەمال تایر حەمەرەشی تایر برای شەی جەمال تایر دەستەکانە خۆش بێت تۆ لە دواتر چوویتەتە کارگەی چیمەتۆی سەرچنار ساڵی هەفتا ئەمە وێنێکی ساڵی 1972 لە کانیسار لای دوکان گیرەوە دیارە بێکەوە ئەو ساڵان چوون بۆ سەیران کۆمەڵێک لەو برادەرانەی کە ئەگەر ڕاستی بێ خۆماڵە مژاردبوون ڕێک و پێک و حتیان نەبێت لە ڕێی خۆتانە ماڵ و عایلەی شاک و ڕێک و پێک بوون تر هەر لە کۆنیش هەر لەگەڵ هیچ جەلالی و شتەکانمانە هەر تێکەڵ بوون یەکتریمان گرتەوە بە خێزانەوە جارێک بە خێزانەوە جارێ هەر خۆمان بە تایبەتی ئەوەی سەلاح ڕەشیش مامەلی چیمەتۆ لەگەڵمان بوو ئەویشمان داوەت کردبوو هینی شمشاڵی بەلێن ڕێز و خۆشەویستیمانیشی بۆی هەیە بۆ کاک مەحموود ڕەباتیش ماوە باقی کەس نەماوەوانە کۆچی ئەمە وێنێکی جەناب تا 1970 لە معمەلی چیمەتۆی سەرچنار بەڵێ ئەمە شاشەکانی هینی فڕە کاکیشی پێکە تاکەی بەردەوام بووی لەم کارت کاک نووری من هەتا ساڵی هێشتا کارشتا 1986 هەر لێ بووم دوایی حادیسەی لینم لێ خۆما خاسوشتم فتەیەک هەر باساب لەوێ بووم پاشم وەرەگر بەڵام دو سێ ساڵی ئیجازە بوو کەی خانەنشین بوویت من ساڵی فتەیەک وازم هێنا لە دوای ڕاپەڕین بەردەوام بووی لە کارەکەت نەخێر ینی پێش هەشتا و شەش من تەقاعد بووم لەسەر مەوزوعی ئەم زێکی شاوی و بەزم و ڕازمانە هەتا من هینی لیژنی تۆ بمێنا بۆ خاسوشتم هەر قوبوڵیان نەکرد دوایی خۆم تەقاعد کرد کە خۆم تەقاعد کرد پاش بڵێن پاش ساڵی پاش ڕاپەڕینەوەمانە ئەنجا جاریش دەچوومەوە عادە بوومەوە تا 2002 تەقاعد بەڵێ دەستەکانە خۆش بێ کاک نووری باسی کاک سەلاح ڕەشیدمان کرد کاک سەلاح ڕەشیدی گۆرانمێژ پێم خۆشە ئەم وێنێ پیشان بم کە ئەویشی تیا دیارە وێنەکە ساڵی 1979 گیراوە بەڵێ ئەمە سەیرانێکمان کرد بۆ ڕانێ و لەگەڵ ئەوا بووین ئەمەش کەمالە سا بەڕەحمە بێ ئەمەش سەلاح ڕەشیدە ئەمە زۆر ڕەفیق بووین بەیەکەوە شتێک تیشمان کرد حتا کە ژنیشی هێنامە زۆر هاوکاری و هێم کرد لەگەڵیە ئێستا لە خاریجە تەمان درێژ بێ ڕێز و خۆشەویستیمان بۆ هەیە بەلەو ساڵانش کۆمەڵە گۆرانی خۆشی ڕیکۆرد کرد تۆماری کرد لەگەڵ کاک شەوکەتی برایە بەڵێ ڕاست شمشاڵی لیا زۆر ڕاست ئێستا وگنە شیدێکی حەسەن زیرەکەیە ئەو لەگەڵ شۆکە ڕەشی برای شۆکە دوو عود لیا
ئەم شمشاڵ ئەنوەر خەلاقیش کەمانەکە ڕاست دەستەکان خۆش بە کاک نووری حسینی عەلی حاجی ساحی مەتعەمیشی مەیانی ماسفرۆشەکان ئەویستە پەڵیە دەستەکان خۆش بێ دیارە وێنەمان زۆر ماوە یادگاری زۆر ماوە بەس وچانێکی کورد وەرەگرین و دواتر بێکەوە بەردەوام دەستەکان خۆش بێ خۆشەویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵ کاک نووری مەلا مەحموود بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ کاک نووری مەلا مەحموود لەگەڵتان بەردەوامین. کاک نووری دیارە کۆمەڵێک وێنەی ترم لەبەردەستایی کۆمەڵێک وێزگەی جیاوازی ژیانی تۆیە پێم خۆشە بەم وێنانە دەست پێ بکەم. دیارە یادەوەریەکان زۆرن قۆناغەکانی تەمەنی تۆ زۆر زۆرن فرای هەمیان ناکەوین پێم خۆشە لە وێنەکانەوە بچین بۆ هەندێک لەو قۆناغانە وێنێکی تۆیە بەڵێ ئەوە کێ لەگەڵ تا ئەو زیای کاکزەری ڕەحمەتی هەژادەی کاو ڕەفیق ئەو مناڵەی کە پێتە ئەو مناڵی پێمە باوکی یەکێک لەوانەی کە لە خیاڵی مەرکەزی بوو لەگەڵ دایکی وانان ناسە منیان ناسیەوە ئەوم کردە باوەش دەستەکانە خۆش بێ ئەمە وێنێکی تۆیە ساڵی 76 وەڵامیان ئەمە لەگەڵ حەمەساڵ عەبدوڵڵا یای بەخێر بێەوە لە مامەلی چیمەندۆ بەیەکەوە بووین ئێستا کۆچی دوایی کرد ڕۆحیشاد وێنێکی جوانە ئەمەش وێنێکی ئێوەیە بە یادی ڕۆژگارەکانی ئەبوو نەواس لە بەغدا ئەڵێ ئەمە لەگەڵ ئەو برادەرەکەی خۆما ئەو جەوهەرەکەی کۆیە وێنێکی زۆر جوانە بۆچی کاگێ نووری لە 1970 چی بۆ بەیروت ئەگەر ڕاستی بێ فوادی برام لە نەمسا بوو تەلەفۆنی بۆ کردین وتی پارۆشتم پێویستە لێرەش لە بەغاو لە سلێمانی و لەوانەوە مەمنوع بوو هیچ نەوع پارە و هاوکاری بچێ بۆ ئەوانەی کە لە دەرەوەن ناحی سیاسی چ لە بابەتانە هیچ بانقێکردنی نەکرد منی چوون بۆ بێروت و لە بێروتەوە پارۆشتم بۆ حواڵە کرد و فرسەتیش منە هەفتەی جەژی سەری ساڵ بۆ خۆم وێنێکی ئەو ساڵەیە کە تۆ چی بۆ لوبنان ئەوە کە حەمە ساڵ هەوە لە مەتباعی ئەنتەر ئیشیە کرد دوایش هێنانەوە لە مەتباعی ئەوەی یەکێتی چاپخانەکە کاک نووری باسی کاک فواد و کاک فازلی براتمان کرد پێم خۆشم کەمێک لەسەرمان بۆ سینگار ئێوە پێنج برا بوون تۆ لە هەمیان گەورەتر من فەوزی دووەم بوو فواد سێهەم بوو فازل چوارەم بوو کاوەش پێنجەم لەگەڵ سێ خوشک بەڵێ کاک فواد و کاک فازل هەر زوو لە هەشتاکان کۆچی دواییان کردو کاک فواد خۆشی سەرزان کۆچی دوای کرد کاک فازلیش لەگەڵ شەید قاسملۆ بێکۆ لە نەمسا لە کردەوەیشی تیرۆرسیە دیارە شەهید دەکرێت من پێم خۆشە خۆت باسی کاک فازڵم بۆ بکەی و تێکەڵبوونی بە خەبات و ئەو ساڵانەی کە لە نەمسا ژیە فازل لە مناڵیەوە لە قوتابیان بوو ساڵی 63 ژیرا لێرە ساڵی 64 زاویشی کە ژیرا لەگەڵ بە کرەسەین و خوا عەفوی کە شەهید حەمەسەی خەکە وێدەست ئەوەی ئەدام کرا لەگاوانە ساڵی دەسوتی سێش و دەسوتی چواریشە هەر ژیرانەوە زاویشیگا لەگەڵ عوسمانی حاجی سەعادەشە چوار کەس بوون بەیەکەوە چوار پێنج جار ژیرەوە خۆرێک جار نەبوو جا هەر لە قوتابیانەوە وردە وردە پێشەوە بۆ خۆی ئەو ساشپات سکرتێری قوتابیان بوو لە دوای هەرسی ژێکێکە لە دامەزرێنرانی کۆمەڵە ڕەمزدەران لەگەڵەوەشە لەگەڵ فواد خەراخیاوان نەختێک لەگەڵ شێوازی بیرکردنەوەی بەسەری عێراقچێتی ئەمانە ئەوانی لێ دەرچوون دواتر ئەچێتە دەرەوە لە هەشتاکە زیاتر لە دەرەوە ژیان پێشەوە چۆ بێروت چۆ سووریا لە سووریاوە مایەوە و ماوەی بۆ دوای چۆ بێروت لە ڕۆژنامەوەە لەوێ ژارێکیان کرد
فلسطينيان لسر موضوعي ولقى جماعتي هنا نايف حالات موانا دوزبو جماعتي ياسر عرفات قلتهم ياسر عرفات خوي بريه كاك فازل يعني لتمنكي زور كما طبعا والدي 1949 ل 1999 شهيد يعني 80 صار يعني ل 6 صار بس 6 صار كوسي راست لما عايش صالي تمن كتمنكي زور كرتا فريو هم خباطه بكوي فريو هم يعني او هم بيزق جوازه او هم قرتن وقرباني دانو دواتيش شهيد بونا يعني براستي كاري قوري كردو ما بينيش كار فاضله دیارە کاک فازڵ وێنەی زۆرە بە تایبەتی و ساڵانی کە لەگەڵ شەهید ئارام و هاوڕێکانی تری لە زانکۆی بەغدا بوون. من خۆم سەردانم کردوم چووە بەکری حسێن و شەهید ئارام و یای بەخێر بێت ئێستا بەختیاری شەفیق ئاغا ماوە هەرشیان لەگەڵا بوو خۆم هەموو مانگێکە چووم کفتەوشتم بۆ بردن لێرەوە بە سیارە دایکم بۆ کردن بۆمە بردن. ئەمە وێنەی کاک فوادە؟ فوادە بەنە خارج لە ناوساگی توێتی. ڕاست. دیارە هەردووچیان لە دەرەوە ژنیان هێنا؟ بەڵێ. ئەمە وێنەیەکی کاک فازیلە لەگەڵ خێزانەکەی؟ بەڵێ. هیچ پەیوەندیتان ماوە لەگەڵ خێزانەکەی کاک نووری؟ بەڵێ هەردەم پارێرە بوو. هاتەوە بۆ ئێرە؟ بەڵێ هاتەوە بۆ ئێرە مان نوێژێرە بوو بڕمان بۆ دەیبێژە بڕمان بوو. تراوەمان و سەرقەبران وتە بۆ وەفایە تا ئێستا. کان خۆش بەمەش کاک فواد و خێزانەکەیەتی ڕۆحی شاد بێ. ئێوە لە ئەو کاتی کە کاک فازڵ لە نەمسا بوو چوون بۆ لای لەگەڵ دایکت؟ 2000 چوون. ئەمە وێنەیەکی ئەو کاتەیە دایکت و کاک فازڵ؟ ئەمە خەسی شوێنبرونە ئێستا بۆ بە مەتحەف. بەڵێ. ئەوانە تر چیان لەگەڵتانە لەو وێنەیە؟ کێ و کێ چوون؟ جا ئەمە من و دایکم و جارێکیان خوشە گەورەکەم کۆچی دوایی کردووە. ئەو لەگەڵ ئەوڵم لێکەوە جارێکیان لەگەڵ خوشە بچوونەکە. من و دایک و خوشە بچوونە. ڕاست. ئەمە شەر وێنەیەکی ئەو کاتەیە کە بێکەوە لە ڤێننا بوون؟ بەڵێ. ئەو من و دایکە ڕۆژنەکەی بەڕاستیە دەورێکی زۆر جوانە بە تایبەتی سەردانانێک کە دوای دابڕانێکی زۆر ئەوان لەوێ ژیاو لێرە سەردانتان کردووە. تووسێ و نەخۆشیش بوو. پێتر گەڵی بەێماکرایەوە تەلەفۆناتێکە بوو. نەخۆشیەکەشی چاری نەبوو یانی شتێک نەبوو. دەرمانیان لە ئەمریکاوە بۆ هێنا بە تازەترین دەرمان. ساڵی 1970 هەر لە نەمسایە دایکت بەجلی کوردی و مەسەی سلێمانیەر ئاوا هاتووە بۆ ڤێنە. ئەوش کاک فواد و کاک فازڵ و لەگەڵ جەنابەت. ڕۆحیان شاد بێت بۆ ئێوە بەجێهێشتی بێت. لەگەڵ شەهیدانی کوردستان. دەستەکانم خۆش بە ڕۆحیەوان شاد بێت. لە ساڵی چەند ژیانی هاوسەریت پێکەناتەوە؟ من ساڵی 64. یعنی تقریبان بە فترێک دوای بەربوونت لە زیندان و هاتنەوە بۆ سلێمانی؟ 5 ساڵێک. بەڵێ. لەگەڵ کێ؟ لەگەڵ ئامۆزای خۆم ژیان مامۆستا بوو. ئەو ساڵ لە دەرمانی مەتەلەبە بوو ئێستا. ژیانخان کچی مامە نەجمەندی؟ مامە نەجمەندی. ڕاست. ئەمە وێنەیەکی ژیانخان ئەو کاتی کە لە خانەی مامۆستایان بووە لە 1965 وێنێکی زۆر جوانە بەڕاستی. تۆ لەو کاتە طبعا ساڵی 65 یعنی ئەو خوێندکاری خانەی مامۆستایان بوو تۆ؟ بەڵێ. بەڵێ من کە هێناشم ساڵی بوو. ڕاست. ئەمە وێنەیە کە دیارە جەنابەت لەگەڵ ژیانخان ساڵی 66 لە دێلێژە. ئەمە دێلێژە سەرەتای ژیانی هاوسەری. بەڵێ با چوون بۆ دێلێژە و هاوینێک ئەوانە پوزامان هەر پوزای حەق. شارەکەی خۆیان خوشکەزای باوڵزون باوکو خوشیاو بە شاری دێلێژە هەموو ساڵ لەگەڵ مامەکان و مامەکان. ئێستا شار پەیوەندیتون و تۆڵیتان ماوە لەگەڵ دێلێژە و ئەچن و ئێستاش هەروەکو خوشک و برا تەسەڵفەکەی. هاتوو چۆمان بەبەردەوام هەیە و ئێستاش ئەم تەلەفۆنە هەموو کاریشی ئاسان کردەوە. ڕاست. هەموو ساڵێکیش مەجارمان بێت. ئەچی بۆ دێلێژە؟ بەیادی ئەو ساڵانە؟ هەموویەک. ڕاست. یەکتریمان فەرامۆژ نەکردووە تا ئێستا. جەناب لەگەڵ ژیانخان لەم هاوسەرگیریە 3 کورتان هەیە. نیاز و ئاراز و ئاری. کاکە نیاز نووری کە نەقیبی هونەرمەندانی کوردستانە ڕێز و خۆشەویستیمان بۆی هونەرمەندێکی چالاکە بڵێ. ئاراز دوکتۆرای هەیە ئێستا مامۆستای لە زانکۆی سلێمانی. یاریدەدەری بەڵێ یاریدەری عەمیدی کوری ریاضیە
سانکۆ ڕاست دەستەکانە خۆش بێ ئەوتەدا کارمەندە بەڵێ تەمە درێژ بن ئەمە وێنەیەکی تۆ ژیانخان و دوان لە مناڵەکانە تەمەنی زۆر مناڵیە ئەمە لە باوەچووی مناڵەکە چی بچێت ئەوەیان ئەویان نیازە ئەمەش ئاراز ئەمەش وێنەیەکی تۆیە لە 1970 دیارە تۆی لەگەڵ کاکنیاز و کاکە ئاراتکە و کاتە تەمەنیان زۆر مناڵە ماڵمان لە ئیسکان بۆسەم خانومە من خانوم لە ئیسکان ماڵی باوشمە لە ئیسکان بوون خۆشم خانوم هەووی خۆم لە ئیسکان وەرم کردبوو ئەو وەختی کە لە دایرە ئیسکان بوو پێوتی لەگەڵ کاکەی فەلاحوانە کەریم خەرەنی محافظ سلێمانی ڕاست نەوەت هەیە کاک نووری چەند نەوەت هەیە نیاز کۆرۆکسێکی هەیە ئاراز دووسی هەیە ئاری سێکسی دەمە درێژ بن پێنجی چۆنە لەگەنەوەکان بەیتان خۆشە ها جێرەوتڵن دەمە درێژ بن ئینشەڵڵا خوای گەورە تویان بۆ بێ بۆ کوڕەکان بۆ نەوەکانی ئینشەڵڵا ئەمەش سەلامت بێخە زۆر سپاس دەکەم ئەمەش وێنەیەکی ساڵی 1970 تۆ ژیانخان لەگەڵ هەر سێ کوڕەکە کاکە نیاز و کاگاراس و کاک ئاریشتان لەگەڵ تەمە درێژ بن خێزانێکی بەختەوەر خوای گەورە تویان بۆ بێڵێت و ڕۆحی ژیانخانی شاد بێ ئەم وێنەیە وێنەیەکی خێزانی ماڵی ئێوەی لە 1969 پێم خۆشە خۆت باسێکی ئەو وێنەیە بۆ بکەیت ئەوانە چێن؟ وازانم کاوای برامێکم زار بواتەوە ئەوە فوادەوە ئەوە خۆم ئەوە دایکمەوە ئەوە دوانێت تێژ خۆشم کاکاوە لەکوێ ئێستا؟ ئەوەش کوڕەکەی هێنە بەجێ نیازە بە باوەشی دەستەکانە خۆش کاکاوە ئێستا لەکوێیە؟ لە نەمسایە دەستەکانە خۆش بە کۆمەڵێک وێنەی کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی ڕۆ پێم خۆشە بە خێرای سەریکە وێنانە بکەین ئەم وێنەیە لە 1992 دیارە دوای ڕاپەڕینە هەچ کۆبوونەوەیەکە تۆ چیت ئەمە مۆتەمەریەشێتی ئەمە ئەو مۆتەمەرێکە لە هینجیە سەرچنار مامزەرانەوان لێ بوونەوەسا دکتۆر سادقی شەرەفکەندیوان هاتن تن منیش داوەت کراوم لێ ئەی ڕاستی لێ من ئەندامی مۆتەمەر بووم سێ چوار کەس بووین ئێستا ناوەکانیان هێچێکیشیان ئێستا ئەو مەلا ڕەوفەی هەڵەبجەیی دەستەکانە خۆش ئەمە وێنەیەکی توێیە هونەرمەندی کۆچکرد و کاک حەمەد جەزاشی ڕەحمەت بێ هەزار ڕەحمەت لە گۆڕی باش کەریمی هنا برای بووکەکەم تۆ ئارازی کوڕم تۆ دەنگشە خۆشە گۆرانی تۆ من بینیمە لە بەرنامەیەکی کاک نیاز لە کورسات لەگەڵ هونەرمەندانی کۆچکرد و کاک عوسمان عەلی کاک حەمەی نێرگێز کاک ئازادەڕەش بێک و گۆرانیەوە گۆرانیماوەکەی ئێستا من بەرەوژوو بوومەتەوە لەنەوەی گۆرانیشی زۆر خۆشە دوگمە و دۆڵاوی ئەومان تۆ بێتەوە یادگارێکی جوانە بەڕاستی جگە لە دەنگخۆشیەکە لە هەموویەتی دە ساڵ لەگەڵ دیلانە کولی هەفتەیە دووسێ جار بەیەکەوە لەو دەستان گۆرانی و من لەوە زۆر سپێر بووم و ئێساش گۆرانیم هەیە لە خێمەکەی سەرسان ساڵی 1970 تەسجیلم کردەوە کەس نیەتی شیری گۆرانیم هەیە چەند گۆرانیەکی لەسەر داوای خۆم پێوتووە بە تەسجیل خۆم تەسجیلم کردەوە تام دەقیقەیە کەس نیەتی بڵاوش نەکردو بەنیازیش نیت دەبە درێژ بیشەڵڵا ئەس بە کوڕەکەی ناردوو کاکاڵ بەست کاک نووری تۆ جگە لەوەی کە دەنگت خۆش بۆ گۆرانی دووتووە ینی شعری زۆریشت لەبەرە بە تایبەتی شعری شاعرانی کلاسیک دیوانەکانیان خوێنێتەوە پێم خۆشە گە شتێکی لەبەر بێ لە شاری ئەو شاعرە کۆنانە شتێکمان بۆ بڵێ من زۆرم حەز لە شعری حەمدی ساحێب خڕانە حەمدی ساحێب خڕان بەڕابەری ئەو شعرانە زانم کە بڵێن هینی لەسەر نییە مەدح و نەکانی بەلەجێگەی خۆیەتی ینی پەر بە خاڵب لەبەرەوە زۆر وەستا کارانە
شارەکانی وزووە شارەکەی لێ شارە خۆشەکانی ئەڵێ من و پیری خەرابات و دەری مەیخانە تامردن تەمان ئەوەی من بیستومە لەسەری ئەڵێن گوایە کە دەست دەکا بە مەشروب خواردن ینی وازە چونچی ئەو تەرجابەندی زۆرە بەسەر پێغەمبەر و خولەفای ڕاشیدینەمانە شیاری وتووە کە ڕووی کردووەتە هینا ئەوە پێڵێن گۆڕانکاریەک لە هینیا و لە خۆیان من و پیری خەرابات و دەری مەیخانە تامردن من و ساقی و مەی و جام و قسەی ڕەندانە تامردن بڕۆ زاوێت مبارەک هەر بە تۆ بێ مەسجد و میحراب من و ئەبرۆی بتان و گۆشەی بتخانە تامردن مە کۆگای دەست وەکو خەڵوەی مریدی شێخە بۆ چیمە من و بەزمونیگاری دولبەرم مەستانە تامردن بە ناز نازت دەچێشن عاشقان ئەژێن گرانجانە بە ڕۆح نازت دەچێشم من لەلام هەرزانە تامردن دەستەکارە خۆش بە شاریشی زۆر جوانە دەستی خۆش بێ من کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی ئەڕوا پێم خۆشە بموێنێ کۆتایی بە بەرنامەکە بێنم وێنێژی سلێمانیانی زۆر جوانە جژنی قوربانی ساڵی هەشتا پێکەوە چوون بۆ شەقڵاوە کۆمڕێک کەسایەتی جوانی تایە وەسا محەمەی باریک بەناش کەباب لێیە و کاک مەحموود تۆفەخشەلیکی تایە پێم خۆشە خۆت باسی ئەوم بۆ بکەیت جەژن بوو خوافویان کە ڕۆحیان شاد بێ کەریمی عاشر دراوسێمان بوو کاکەریم ئەوتیەوە چین بۆ شەقڵاوە سبەینە وتم ئەوڵ ڕۆژی جەژنە کاکە بەیانیان هێنەکەینەوەمانە و سەمامان لە دوور لە من بوو خانم لێ کردبوو وتی دەباشە دوای نانخواردن دەوری سعات 11 بشەندە هاتن بە شوێنمان بە 3 سیارە و 2 خێمەمان برد و چین بۆ شەقڵاو 3 شەو 3 ڕۆژ لێمەینەوە ئیتر کاوەسا حەمەباری کەبابی بۆ کردین و خواردن برایەن تەگەرانی دەنگی خۆش و گۆرانیەوە کاک مەحمووەوە هیجار گۆرانیەوە منیش هاوکاری مەکردن لەگەڵیانە جەژنێکی خۆشمان پێوە ناخۆش بەدەسەر لەوێ هیوادارم هەموو کەسێک هەموو خۆشەویستێکمان هەر لە خۆشییا بن و ڕۆحی ئەوانی شاد بێ دەستەکانە خۆش بکا کە نوریجان دیارەشت زۆر ماوە بەڕاستی بەڵام کاتی بەرنامەکە بەرە کۆتایی ئەڕوا ئێمە ئەمڕۆ زۆر مانومان کردی چامان ڕوون بوو ببینینێت بە هیوای ئەوەی هەمیشە تەندروستیت باش بێت تەمەنت درێژ بێ ئیشەڵڵا زۆر زۆر سوپاس جارێکی کە بە خێراتنتانەکەم سەرچاوی من هاتن ئەرکتان کێشا ئەزێتان شارمانە دەستەکانە لە ڕاستی ئەو کارانەی ئێوەیکەن شاوی ئەوەیە کە دایمە باسی بکەیت و کە دایمە ژێگەی خۆی گرۆتەوە لە دڵی خەڵکی زۆر زۆر سپاس بۆ جەنابەت کاکبەردەوام بن ئینشەڵڵا بە خۆشی زۆر سپاس بۆ جەنابیشت تەمەن درێژ زۆر زۆر سپاس خۆشەویستان خێراتن سەرچاو زۆر سپاس کاک نوریجان خۆشەویستان بەم شێوێ هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان